پێناچێت ئەم ساڵ جوتیاران گرفتی کەم ئاویان بۆ دروست بێت. ئەگەرچی ماوەیە کە بارانبارینیش وەستاوە. کانیاوەکانی ناوچەی بەربزین لە برادۆست بەرامبەر بە ساڵی ڕابردوو دوو هێندەیان زیاد کردووە. باشترە لە پار ئەمە کانیاشکانیا بەنی مەشهورە زۆر باشترە ئەو کانی هەوساڵ لە پار لۆ زەڕاعەتی پشپەکارتینن ئەبەنە سە و گەرم و تشتیوە پێ ئاوەدەن لە منتیقێمە ئاو زۆرە بەڵام جۆگەنیە ئەو ئاو هەموو بە فیرۆچی لەسەر زراعەت وشتیوە جۆگەرەکان بە زەحمەتن ئیلاگەر سەب بکرێن چا بکرێن استفادێکی زۆر باشی هەیە و ئاوەکەش بە فیرۆ ناچی. ڕێژەی ئەم ساڵی بارانبارین لە برادۆست زیاترە لە 600 ملیم. ئێستاش بەشێک لەو ناوچانەی سەرچاوەی ئاو و کانیاوەکانی لێ هەڵدەقوڵێت بە بەفر داپۆشراون. ئەمەش دڵی سەدان جوتیاری برادۆستی خۆش کردووە. ئاو هەوایەکەی باشە ڕووبار و سەرچاوەکانی ئاوی باشە الحەمدوللا. ئەو ساڵ تاکویەکی چار و پار و پێراریش هەموو یەک ڕێژە تقریبا 600 ملیم باریە. 600 ملیم تقریبا لۆ ئێرە باشە بەس لۆ وڵاهی لۆ دەشتێ ئیمکانە کەم بیتن کەم باری بیتن. ساڵی ڕابردوو ژمارەیەک جوتیار لە سنووری برادۆست بەهۆی کەم ئاوی ناچار بوون شینایی و بەرووبوومەکانیان وشک بکەن. بەڵام ئەمساڵ بەهۆی بوژانەوەی بەشێک لە کانیا و سەرچاوە ئاویەکان پێدەچێت جوتیاران قەرەبووی ساڵی ڕابردووش بکەنەوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.